بەڕاستی خەڵکەکی زۆر کارەبای زۆر بەکاردێنیتن بە تایبەتی ئەو خەڵکانی کە ئێستا هیچ ڕحم بە کارەبای ناکەم بەڕاستی ئەوە هەمووی هەر لەسەر حکوومەت نییە ئێستا دەبایە حکوومەت وەکو دەوڵەتان کارەبای زیرەک بەکاربێنیتن بۆ نمونە بکاتە کارت کە بکاتە کارت خەڵکەکە هەم بۆ خۆی هەڵدەستی شعور دەکاتێکەوە ئەو کارەبایی زیاد سەرف نەکات بەڕاستی نەفەرێک کارەبای هەیە تاکو بیانی گڵۆپەکانی نەبژێنێتەوە بەڕاستی زیادە سرافە گوناحە پێویستە خەڵکەکە ئەو کارەبایی زیاد بەکارنێنیتن تاوەکو خەڵکچکە ئیسفادە لێ بکات منداڵەکان فێر بن کە گڵۆپی زیادە بکوژێنەوە لە کاتی چوون بۆ WC شوێنی زیادە لە کات میهاتنە دەروان گڵۆپەکان بکوژێنەوە خەڵکەکەی ئێمە بەخۆی زۆر کەم دەرخەمە لە هەموو ڕووەکە لە بەکارهێنانی کارەبا بەس خەتای حکوومەت نییە ئێمەش کەم دەرخەمین ئێمەش خەتاباری لەو ڕوویەوە کە ئەو خەڵکە ئەو کارەبایە چۆن بەکار بێنێتن هیوادارم کابینەی نوێیەم بە جددی کار لەسەر ئەو زێدەڕۆیانە بکاتن بە جددی کار لەسەر ئەوە بکاتن کە بتوانیتن بۆ ساڵی 2020 بە پلان و بەرنامەیەکی تۆکمە کارەبایەکی باش و بەرنامە ڕێژەکی چاچیان هەبێتن بتوانن یعنی لەگە وڵاتێک ئیمزایەک واژوو بکەن کە ئەو کارەبایە کۆتایی بینن ئەو نەبوونی کارەبایە مەبەستی بەخێنانی کارەبا گونجاوترە ئەگە بدێتە کەرتی تایبەت لەبەرەوەی خەڵک کە زانی کەرتی تایبەتە و لە ڕێی حکوومەتەوە نییە زیاتر دەست بە کارەبا واگرێ و ئەو بەڵانسی کە هەیەی دەستی پێواگرێ و زۆر گونجاوتر ئەبێت و لە مەسلحەتی عامی خەڵکی ژەبێت و بەرداوام کارەبای 24 ساعتی ئەبێت و کەمتر جیاز بەکارهێنێت و زۆر گونجاو بێت.